میوانداری زۆر بەڕست کاکڕێبین یار ئەحمەدمان کردەوە کوڕێخەری پانێڵەکانی پێشانگای CHP کاکڕێبین سڵاوە لێبێت. سڵاوتان لەبێ ڕۆژتان باش دەستان خۆش بێ و ماندوو نەبن بۆ کورسات هەمیشە لە بۆنە نێودەوڵەتێکال و لەم کارانە هەمیشە پێشەنگ بوو. دەستان خۆش. زۆر سپاس. کاکڕێبین ئەگەر لە سەرتا بەگشتی باس لە پانێڵەکان بکەیت و لە دواییدا یەکێک دێنە سەر پانێڵەکان و وردەکاری پانێڵەکان. بڵێ پێشانگایەکی نێودەوڵەتی بۆ پانێڵێک زەرورەتیایە ئەمە یەکێک بوو لەو هەنگاوانەی کە باز بکرێت بۆ ئەوەی کە لە داهاتووە بتوانن ئەم پێشانگانە پراکتیزە بکرێن بە شێوازێکی زانستی. ئێستا لێرە ئەم پێشانگایە تایبەتە بە بواری بیناسازی لە بواری بەرەمهێنانی کارەبا بە شێوەی وزەی خاوێن ئەی چۆن ئەو پێشنیارانە وا لێ بکرێت کە هەنگاو بە هەنگاو ئەمە بن بە بابەتێکی زانستیش و پێشواتێتە ڕوو بۆ حکوومەت بۆی کاری لەسەر بکرێت بۆ وردی پانێڵەکان 4 پانێڵە بن پانێڵی یەکەم باس لە بوومە لەرزە ئەکرێت کاریگەری بوومە لەرزە شێوازی بیناسازی لە هەرێمی کوردستان تا چەند گونجاوە لەگەڵ ئەو ناوچەی بوومەلەرزەی کە ئێمە هەیە ڕاشکرای لامال ئێمە لە هەرێمی کوردستان لە پشتێنەی دووەمی بوومەلەرزەین لەسەر پشتێنەی بوومەلەرزەنی بەڵام پشتێنەی دووەمی بوومەلەرزەین. ئایا ئەم بیناسازی کە لە هەرێمی کوردستان هەیە گونجاوە بۆ سیستەمی بوومەلەرزەیە یاخود نەگونجاوە ئەی چی بکرێت لە داهاتووە چۆن کۆدەکانی بیناسازی لە هەرێمی کوردستانە بگۆڕێت ئەم کۆمپانیانی کە لێرە بەشدارن چۆ کار لەسەر ئەو بابەتانە کە پانێڵی دووهەمیش لەسەر بابەتی بەرهەمهێنانی وزەی خاوێن دەبێت و بەرهەمهێنانی ئەو زانەی کە پێویستە پشتی پێبەسێ ئێستا جیهان لە دیاردەی قەتیسمانی گەرما لە گۆڕانکاری کەشوهەوا زیاتر جیهان بەڕە و وزەی خاوێن دەچێت ئەی لە هەرێمی کوردستان چۆن دەتوانین ئەو سەرچاوانە چین کە ئێمە دەتوانین وزەی خاوێنی لێبەربێنی بە تایبەتی بۆ کارەبا وزەی ئێمە خۆرمان هەیە بامان هەیە لە هەمان کاتە ئەومان هەیە و زۆر وزەی تر دەتوانین پشتی پێ ببەسرێت پێشنیارەکان چیە بن چۆن دەتوانێت کار لەسەر ئەوانە بکرێت پانێڵی سێمان لەسەر بابەتی سەلامەتی دەبێت سەلامەتی بنیادنانی بیناکان لە هەرێمی کوردستان ئەو پێداویستیانەی کە هەن بەداخەوە لە ماوەی ڕابردوودا چەند ڕووداوێکی ناخۆش لە سیستەمی بیناسازی شێوازی بیناسازی ئێمە لە هەرێمی کوردستان دروست بوو لەوەی کە سیستمێکی سەلامەتی و تەندروست نەبوو و کۆتا پانێڵیشمان لەسەر پێشکەوتنەکانی بواری بیناسازی لە هەرێمی کوردستانە بێت ئەم چوار پانێڵە دەبێت و هەر یەکێک لەو پانێڵانە کەسانی پسپۆر و شارەزا لە مامۆستایانی زانکۆ لەلایەنی پەیوەندیدا لە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا و کارانەی کە کراون چی کراون و چی تر پێویستە بۆی بکرێت دواتر ئەمانە هەمووی کۆی پانێڵەکان کۆکرێتەوە وەکو پێشنیارێک لەلایەن لیژنەیەکی پسپۆرەوە دەدرێتە وەزارە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەمە تەنها پێشانگایەکی بازرگانی نەبێت بەڵکو پێشنیاری زانستی خۆشی پێبێت لەو بوارە جیاوازانەی کە باسمان زۆر باشە لەگەڵ بەڕێوەچوونی ئەو پانێڵانە ئەزانین کە زۆرینەی کۆمپانیاکان زۆرینەی کەسانی پسپۆر زۆرینەی ئەندازیاران زۆرینەی مامۆسایانی زانکۆ کەسانی پسپۆر لەو بوارەیە کەسانی کەشان لە دەرەوەی وڵاتەوە هاتوون یعنی ئەوانەی کە لە وڵاتی ئێرانەوە یا لە خواروی عێراقەوە یا لە وڵاتی تورکیاوە هاتوون لەم پانێڵانەیە بەشدار بن زۆر جار پرسیاری ئەومانەیە کاکڕێبین ئایا هەر پێشانگاکان گرنگە یاخو پانێڵەکان گرنگترە بۆ لەبەرەوەی کە لە ڕووی کۆمەڵی خاڵی ونەوە زیاتر گفتوگۆ لەسەرەکرێت ئەم پانێڵانی کە بەڕێواچێ لەم پێشانگایە چەنە سوودی بۆ ناوخۆی خۆمانە بێت ئایا چی کاریگەریە لەسەر کۆمپانیەکان بەجێڵێ کە بە دوواداچوون بکەن بۆ ئەوەی کە کۆمەڵی خاڵی لاواسەیە جارێکی تر چاچی بکەن بۆی هاوڵاتیان سوود هەل لە سەرەتای ئەم پێشانگایە کە کرایەوە کۆمپانیای وێرا کە کردیەوە داوای لێمە کرد بۆ حکومی کە ئێمە ئەزمونێکمان هەبوو لە ڕێخستنی ئەو جۆرە بابەتانەی کە زانستین چۆن ئەتوانی چیرۆکێکی سەرکەوتنێم ئەزمونی تێدێکس ئاشتیمان هەبوو لە شاری هەڵەبجە کە کردمان ئێستش بەنیازین تێدێکس ڕۆشنبیری لە شاری سلێمانی بیکەین ئەوان پشتیان بە ئێمە بست کە بابەتێکی زانستیانە لێرە پێشکەش بکرێت ئێمە وەکو کۆمپانیای ڕیزم و لەگەڵ ئەو هاوکارانی کە لەگەڵمانن کارمان کرد بۆ ئەوەی کە ئەم بابەتانە تاو زانستی بن وەکو خۆت وتت کەسانی نێودەوڵەتی تیا لێرە لە زانکۆی سنا لە ڕۆژهڵاتی کوردستان ئەوان ئەزمموی خۆیان لەسەر ئەو بابەتە پێشکەشەکەن کە چیان کردووە تایبەتی کە کۆماری ئیسلامی ئێران و ڕۆژهڵاتی کوردستانەوان دەکەونە سەر پشتێنەی بوومەلەرزە ئەوان چیان کردووە لەو بابەتەوە کەسانی بیانیشی تیا ئێستا دکتۆر ئەحمەدغەنی یەکێکە لەو کەسانی کە لە مامۆستای زانکۆی کۆمارە لێرەوە لە دەروی وڵات یەکێکە لەو پرۆفیسۆرانی کە لەو بوارە کاری کردووە بابەتە جیهانیەکان لەسەر پشتێنەی بابەتی بوومەلەرزە بێت بیلاسازی بوومەلەرزە بێت لەسەرەوەی کە وزەی خاوێن چۆن بەرەمبێنی لەسەر بابەتەکانی دیکە ئەم کەسە پسپۆڕە شارەزانەی دەوڵەتیانە دێندەی خەنە ڕوو و پێشنیاری خۆشیان دەبێت بۆ ئەوەی کە لایانی پەیوەندیدا لە حکوومەتی هەرێمی کوردستان و لامان کاتیشام کۆمپانیانی کە لەو بوارەیە کارەکەن بتوانن هەنگاو بە هەنگاو ئەگەر بابەتێکیان جێبەجێ نەکردو یاخ کار ئاسانیە کە بێت ئێستا لەم چەند ڕۆژەی ڕابردووە توێژینێکی زانستی بڵاو بووە لەسەرەوەی کە
دەتوانێت چارەسەری ئاوی ئاوەڕۆ لە ناو هەرێمی کوردستان بکرێت بە شێوەیەکی زۆر ئاسان چەند سوودێکی ئەبێت لەوانە توانێت بۆ کشت و کاڵ بەکاربێنرێت لە جێگەی ئەم ئاوە پاک و خاوێنەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان بۆ کشت و کاڵکردن بەکارێنین بتوانین ئەو ئاوەڕوانە بەکاری لە کاتێک کردنەوەی پێی سەماد و کورد بۆ کشت و کاڵ کەم ئەبێتەوە ئەو کاتە و کۆمەڵێک پێشنیاری گەورە هەن لەسەر بابەتەکان چونکە کۆدی بوومەلەرزە ئێستا لە سەرتاسەری جیهاندا گۆڕانکاری تیاکرێت ئێستا ئەگەر باس لە عێراق بکەین لە عێراق بە شێوەیەکی گشتی بوومەلەرزەی ساڵی 2020 و 22 هەنگاو بە ناو گۆڕاوە هەرچەند ئێمە لە ڕێنجی بوومەلەرزانین لە 5 پلەی ڕێختەر ئێمە بوومەلەرزانەی کە ڕوو ئێندامان بەڵام بیرمان نەچێت لە 2017 بوومەلەرزەی 7.2 لە هەرێمی کوردستان ڕوویدا کە بوومەلەرزە گەشتە سەروی شەشەوە بوومەلەرزەیەکی وێرانکەرە کاتێ بێ سیستەمی بیناسازیمان ئێمە ئامادە بکەین بۆ ئێمە دراوسەی باکوور و ڕۆژهەڵاتی کوردستانین کە ئەم دوو شوێنە لەسەر پشتێنەی بوومەلەرزن کەواتە ئەگەر چەقی بوومەلەرزە لەو شوێنانە ڕووبات کاریگەریشی لەسەر ئێمە ئەبێت سیستەمی بیناسازیمان چۆن ئامادە بکەین و خاڵێکی تری گرنگ ئەوەیە کە چۆن کار لەسەر وزەی خاوێن بکرێت ئێستا لە سەرتاسەری جیهانە کۆمپانیا جیهانیەکان وڵاتە جیهانیەکان بەرەوزەی خاوێن ئەڕۆن زیاتر بەکارێنانی بابەتی سوتەمەری نەوت و غاز و خەڵوس وازی لێ دەهێنن وەکو سەرچاوەیەکی وزە پەنا دەبنە بەر وزە خاوێنەکان لە با لە خۆر لە ئاو لە بابەتەکانی دیکەی گەرمی و ئەم بابەتانە جا چۆن ئەم کۆمپانیانەوە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی شان بەشانی پێشکەوتنە جیهانیەکان بێت ئەمڕۆ ڕۆژانی داهاتوش لە پانێڵەکانە ئەم بابەتانە بە وردی بە شازێکی زانستی دەخرێتە ڕوو وەکو دیشم دواتر خرێتە پێشنیار هەم بۆ کۆمپانیاکان و هەم تەسلیمی بەڵام کاگربین ببوورە ئەم هەموو پێشادەی تۆ باسیەکەی هەمووی بۆ خزمەتە هەمووی لەوەیە کە کۆمەڵی خاڵی زۆر گرنگەیە گفتوگۆی لەسەرکرێت ئایا نوێنەری حکوومەتی لەم پانێڵانەیە بەشدارە بن چونکە تۆ بۆ نمونە هەر کۆمپانیایەک لەم پانێڵەیە بێ هەر کەسێک هەستە بۆی کە کارێکی باشتر ئەنجام با پێویستی بەوەیە کە حکوومەت پاڵپشتی بێ بۆی کەم کارە بکە ئێوە بانگەشتیوانتان کردووە کاکسەکۆگە بە ناومێدیەوە باسییان مۆزوعان نەکەم من بە گەشتبینیەوە لە بابەتەکانمیشە ئەڕوانم بەداخوانی چەندین توێژینەوەی زانستی گرنگیشمان لە ئاستی زانکۆکانە هەیە هەم لە بەکالێرۆز دیپلۆمی باڵا ماستەر دکتۆرا بەڵام کاری پێ ناکرێت ینی ئەو بڕیارانەی کە لە حکوومەتی هەرێم دەرەچون ڕنگدانەوەی ئەو توێژینەوە زانستی و پێشنیارە زانستیانە نین بەڵام ئێمە ئەگەر بێت و نوێنەری خۆشببختانە لەکردنەوەی پێشانگانەوە دەوڵەتیەکەیان نوێنەری حکوومەت هەرێمی کوردستان و وەزیرەکانیش ئامادە بن لە پانێڵەکانیش ئەگەر ئامادە نەبن ئێمە لیژنەیەکی زانستیمان هەیە کە بە وردی ئەو بابەت و پێشنیارانەی کە ئەخرێتە ڕوونە ناو پانێڵەکەیە ئەینووسێت ئەوەی کە تاوەکو ئێستا لە یاسا کارپایکراوەکانی عێراق و هەرێمی کوردستانە هەیە ئەو بابەتێکی دیکەوە حکومت خۆی کاری پێکات بەڵام ئەو لیژنە زانستی کە هەیە هەر بابەتێک لێرە کە ئەخرێتە ڕوو کاری پێ ناکرێت لە یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستان یا لە حکوومەتی عێراقی یاخود تا ئێستا نەکراون بە پێشنیار و بڕیار و ڕێنمایی بۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەری بکات لێرە دەکرێن بە پێشنیار بە فەرمی تەسلیمی حوبلایانی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیاکانی شەکرێت بۆ ئەوەی کە ئەمە بابەتێکی زانستین کاری لێ بکەن لە داهاتووە بۆ ئەوەی کە پراکتیزەکردنێکی باشتر هەبێت هەم لە سیستەمی بیناسازیمان و هەم لە سیستەمی وزەی خاوێن. سەر باشە و خۆشتە ئاماژەت پێکرد کە ئێمە چەندین توێژینەوەی زانستیمان هەیە کە لەوانەیە لە پانێڵەکانیشدا ئاماژەیان پێ بکرێت وەوتیشت ئەوانەیە کە پێشنیاریان هەیە و لە دوای دااتوان بکەن بە توێژینەوەی زانستی ئادوی ئەو توێژینەوە زانستیانە کاریان پێ دەکرێت ئێمە وتمان ئەمان هەموو یەکەین بە پێشنیار و کەسانمانەیە کەسانی نێودەوڵەتین لە زانکۆی جگە لە زانکۆکانی ناو هەرێمی کوردستان زانکۆی سلێمانی زانکۆی جیهان زانکۆی کۆمار زانکۆی تیشک ئەمانە هەمویان بەشدارن و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش زانکۆی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانیش بەشدارن لە هەمان شێوە توێژینەوەی خۆیانیان هەیە هەرێکێک لە پانێڵەکان ئێمە دامان ناوە سەرەتا هەرێک کانوکو وتم پسپۆڕن لە بوارەکەیە یان ئەو کەسانن کە پرۆفیسۆر و دکتۆران هەیە لە بوارەکەدا هەرێکێکیان بابەتی توێژینەوەی خۆیان بۆ مای 15 خولەکە خەنە ڕوو واتە هەر لە پانێڵێکات سێ کەس بەشدارە بێ پانێڵی یەکەم و دووەم و سێمان پانێڵی چوارەم نەبێ 5 کەس بەشدارە بێ هەرێکیان 15 خولەک ئەو توێژینانی خۆیان هەیە بەشداری پێکەن و خوێندکارانی زانکۆ ئەو زانکۆانی کە باسم کردن هەمویان حزوریانە بێ لێرە و نوێنەری کۆمپانیاکان یەکێتی ئەندازیاران لێرە حزوریانە بێ گفتوگۆ کرێت لەسەر ڕێگە چارەکان بۆ ئەو بابەتانە لە دەرەنجامی ئەو گفتوگوانەوە لەو دەرەنجامی ئەو توێژینەوانە ئەم پێشنیارە و ئەو ڕێنمایی و بابەتانەی کە لە پانێڵەکانی ئەم CHP ئکسپشنە و دواتر CHP تۆڵکەکە دروست ئەبێت دەدێتەوە هەمولانی پەیوەندیدارانە بۆ ئەوەی
کاری پێ بکە بەڕاستی. دەستەکانە خۆش بێکاکە سپاس بۆ تۆ بە هیوایە ئەوەی کە پانێڵەکان لە پاڵ پێشانگاکەیە بێتە بەشێکی گرنگی زانستی و بتوانن زیاتر گفتوگۆ لەسەر بابەتێکەکان دەستەکانە زۆر زۆر سپاس دەست خۆش. بەڵە خۆشەویستانی من لەگەڵتانە بەردەوامە بینین لە ئێستایا لە پێشانگاکەیە کۆمپانیەکان بە شێوازێکی باش خۆیان ئامادەکەن چکەم بۆ یەکەم ڕۆژە بۆی کە بتوانن هەموو پێداویستیەکانی خۆیان بێنە ئێرە جاچینەوە لای تەرزە بابزانین چه ئامادەکاریەکی کەکراوە بۆی زانیاری زیاترمان باتێت فەرموو تەرزە. بەڵێ دووبارە سلااوان لەوێت سلااو لە بینەرانی خۆشەویست بێت لەگەڵتانە بەردەوامە بین لە دۆمین پێشانگەی نێودەوڵەتی CHF تایبەت بە بواری بیناسازی و تەسیسات و کارەبا کە ئەم پێشانگە نێودەوڵەتیەش بۆ ئەم ساڵ بۆ دۆمین ساڵە لە گراند میلیۆم لە شاری جوان بە بەشداری 6 کۆمپانیای ناوخۆی و دەرەکی کە دیارترین لەو کۆمپانیانە یاخود ئەو وڵاتانی کە دیارترینیانن تورکیا و ئێران و چەندین وڵاتی ترتیا بەشدارن بێگومان بۆ ئەم ساڵیش دەزگای میدیایی کورسە سپۆنسەری میدیایی پێشانگای نێودەوڵەتی CHF کردووە کە بۆ ماوەی 4 ڕۆژ کە ئەمڕۆ یەکەم ڕۆژە تاوکو 27 مانگ ڕۆژانە لە کاتژمێر 11 تاوکو 6 ئێوارە ئەم پێشانگە نێودەوڵەتیە با بڵێن دەرگای واڵایە بەڕووی تەواوی کۆمپانیاوە بەرهێنەرەکان و لە هەمان کاتە هاوڵاتیانی خۆشەویستیش کە ئەگەر بیانەوێت زانیاری تاوەرگرن لەسەر خودی ئەو کۆمپانیانی کە لێرە بەشدارن ئەتوانن ڕاستە خۆ بێنە ئێرە تاوی ڕێوشێن و زانیاریەکان لە بواری بیناسازی و تەسیسات و کارەبا بۆ زیاتر خزمەتکردن لە بواری پیشەسازی و بازرگانی و ئاودانکردنەوەی زیاتری کوردستان و عێراق لە خزمەتی زیاتری هاوڵاتیانە بێت کە لەلایەن ئەم کۆمپانیانەوە خزمەت گوزاریەکان پێشکەشەکرێت جا ئێستا پێم خۆشە بچمە لای یەکێکی تر لە کۆمپانیەکان کە ئێستاە بە خۆشحاڵیەوە بەشدارن و ئەیانەوێت خزمەت گوزاریەکانیان بۆ هاوڵاتیانی خۆشەویست ڕوون کە نۆسلااو لێ بێتەوەم کاتت حاڵدان باشە بەخێر بن سپاسانەکەین خۆتان بناسێنن وەکو کوێ بەشداریتان کردووە و خزمەت گوزاریەکانتان چییە کە پێشکەشیەکەن ئەمن پویام محەممەدی ئێمە کۆمپانیی شوشین لە تارانە لە ئێرانە هاتووین کاری فاساد ئینجینیرنگکەین بعد لە سلێمانیژە زۆر ئیشمان کردا لەگەڵ بەرادرانێک زۆرە شرکەتی قەیوانە لە قەیوان سیتیا یەکدودانە پرۆژەمان بووە لەگەڵ یانە ئیسە پێمان خۆش بوو کە لە پێشانگای CHP شرکت بکەین و بتانین کە دایرکتلی لەگەڵ یانە ئیش بکەین. پێم خۆشە ئاماژە بۆ بکەی کارەکەی ئێوە زیاتر باز لە چیەکات؟ ئێمە لە بەحسی شیشەهای باڵێ های پرفۆرمەنس ئیشەکەین بعد لە خزمەتانە بۆ شیشایی کە بە ئینگلیش پێ ئەڵەن هیت ڕیدیوسر بۆ انتقاڵی حرارەت لە دەرەوە بۆ نێو ئەمانە زۆر کەمیەکە و بۆ ئەقلیمگەلی وەک کوردستان وەکو ئێران کە زۆر دەمای هەوا لەسرە ئەم شوشانە کۆمەکەکە کە سیستەمی تەبرید زۆر کەمتر کار بکە بۆ سەیڤینگی ئەنێرژی زۆر خاصیەتی هەیەەوە تەواوی تەکنۆلۆژی ڕۆژی دنیا و ئوروپایە. تا چەندە بە ستانداردی گیانی زیاتر ئێوە کارتان کردووە تا چەندە ئەم کەرستانی خودت ئەم بابەتانی کە بەکارتانێ ناو لە بواری بیناسازیە لە ڕووی ساردی و گەرمیەوە تا چەندە لە پرۆژەکانە کارتان یاخو لە باڵەخانەکان تا کارتان لەسەر کردووە تو پرۆژەکانی ئێمە دقیقەن تەبقی توای ئستانداردی ئینی ئوروپاییە و سەری بەحسی سیفتی حتا لەگەڵ ئەوەی کە تەواوی ئەمانە سیفتیە بۆ گیانی ئینسانەکان بۆ تواو بۆ بیناگان بۆ کوالیتی بیناگان تەواوی زۆرەوە بە کەیفیەتی زۆر خەریکی ئیشەکەن کارەکەن. پرسیارێکی تر یەتە پێش گرنگی ئەم جۆرە پێشانگایانە تا چەندە گرنگە بۆ خودی هەرێمی کوردستان و بۆ تاوی شارەکانی عێراقیش کە زیاتر ئەم پێشانگایانە بە بەشداری ئەم کۆمپانیایانە بۆچی گرنگە بۆ کوردستان بە بۆ چۆنی تۆ؟ بەڕاستی خۆب ئەمە هاوکاری و برادری لە بین کوردستان و ئێران هەر لە قەدیمەوە بووەوە بۆ تەواوی کۆمپانیانی ئێرانی زۆر ئەمە ئینترستەکە لەگەڵ کوردستانە ئیش بکەن و ئەم بەرادری و هاوکاریە زۆرتر بێ ڕۆژ بە ڕۆژ وە بتانین لەگەڵ یەکە ئیشێ بەردەواممان بێ هەمومان وە بتانین کە لە کوالیتی و لە پیشرەفتی بیناسازیە گامێک زۆر چاک دابنین لەگەڵ یەکە.
سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ بەشداربووان پێمان خۆشە بەشێکی تر لەو کۆمپانیا بەشداربووانە بدوێنین کە لە ئێستایە بەشدار بووی پێشەنگای نێودەوڵەتی CHFن لە بواری بیناسازی و تەسیسات و کارەبا جا پێمان خۆشە بچینە لای یەکێکی تر لە بەشداربووەکان ئەگەر کەسێکیان لێرە ئامادە بێ سڵاوتان لەبێتم کاتتان بەخێر بێن زۆر سپاس بەخێرتنی کەناڵەکەتان نەگەین بەخێر بێن لە خزمەتانان خۆتان بناسێنن پێمان بڵێ ئەو خزمەت گوزاریانە خزمەت گوزاریەکان زیاتر لە لای ئێوە چییە کە پێشکەشی هاوڵاتیانیەکەن و بۆ چەندەم جاریشە بەشداریتان کردووە لەم پێشەنگایە سڵاوتان لێبێ ئێمە وەک کۆمپانیا قەراتی موڵکی خان کۆمپانیاکی نەبواری قەراتایی شەکەین لە شاری سلێمانی و ڕۆژانە بەرکەوتێکی زۆرمان هەیە لەگەڵ تەواوی چین و توێژەکانی سلێمانیا و ئێستاش وەک هەموو لە ئاگادارن سلێمانی پرۆژێکی زۆر زۆری و بەرهێنان کراوەتەوە و خەڵک زۆر کێشەی هەیە لەگەڵ پرۆژە و بەرهێنارەکانە بۆ نیشتە جێبوون ئێمە وەکو کۆمپانیا قەراتی موڵکی خان کە بەشداریمان کردووە لەم CSV 2023 20 ئۆفەری زۆر ناوازەمان وەرگرتووە لە 20 پرۆژەی جیاوازە بۆ ئەوەی کە بۆ تەواوی چین و توێژەکان بتوانن بەشدار بن لە کڕین یەکێکی نیشتە جێبوون چونکە ئێستا وەکو ئەم وەزعی ئێستای کە کوردستانی تایە و بەتایبەتەن شاری سلێمانی خەڵک کێشێکی زۆری هەیە ئێمە هەوڵمان ناو بم 20 ئۆفەرە ئینشاءالله لە خلالی ئەم 4 ڕۆژە ئەوەی کە کێشەی هەبووە هەوڵ بن کێشەکەی بۆ چارەسەرکەین گرنگی ئەم پێشەنگانێ و دەوڵەتیانە کە بەڕێوە دەچێت بەم شێوازەوە بۆ دووەم جاریشە ئەم پێشەنگایە با بڵین بەڕێوە دەچێت گرنگیەکەی چۆن ئەبینی کە ئێستا بینین کۆمپانیاکان ڕەنگە زانیاری لە کاری یەکترەوە وەربگرن بە بۆ چوونی تۆ ئەم بابەتە چۆن ئەبینی گرنگیەکی زۆری هەیە بە تەواوەتی چونکە ئەم پرۆژانە ئێستا من وەکو کە لە پێشەنگاکەیە دیومە زۆر کۆمپانیای بیانیتر بەشداریان کردووە ئەمە هەم بەرکەوتی نێودەوڵەتی لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوەی عێراقا زۆر باشەکات و وەکو خۆشمان کە هەر ئێمە کۆمپانیاکین ئەتوانین کۆمپانیەکانی دراوسێمان بناسین کە لێران هە لە ناوخۆیان زۆر کات ئێمە بەرکەوتەمان نەبووە بە حکمی ئیشوکارەوە بەڵام لە پێشەنگایەکی ئاوایە هەم سوود گۆڕینەوە ئەبێت هەم ئەتوانین ئامانجی زیاتر بەدەست بخەین بۆ خەڵکی شاری سلێمانی و بە تەواوەتی بۆ کوردستان لە خزمەتەکانە خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس خۆشحاڵ بووین خۆشەویستان پێشەنگای نێودەوڵەتیەکە ئەمڕۆکە یەکەم ڕۆژە بەڵام بۆ ماوەی 4 ڕۆژ تاوەکو 28 ئەم مانگە بەردەوامیە بێت بە سپۆنسەری میدیای دەستگای میدیایی کورسات پێشەنگای نێودەوڵەتی CHF بۆ بواری بیناسازی و تەسیسات و کارەبا لە گراند میلینیۆم لە شاری جوان درێژ ئەکێشێت و با بڵێن ڕۆژەکان بەردەوامی هەیە لە کاتژمێر 11 بەیانی تاوەکو کاتژمێر 6 ئێوارە بۆی هەر خوازیارێک هەر کۆمپانیایەکی وەبەرهێنیش ئەگەر زانیاری تەواوەتی ئەوێ وەرگێت لە سەرتاوای پێشەنگاکە ئەتوانێت ڕاستەوخۆ بێتە ئێرە و پرسیاری خۆی بکات یاخود هاوڵاتیانی خۆشەویستیش ئەتوانن سوودمەند بن لە تەواوی ئەو کۆمپانیا بەشداربوانە بۆ زیاتر خزمەت گوزاریەکان لە بواری ئاوادانکردنەوە لە هەرێمی کوردستان و عێراقدا ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارانم بۆ ستۆدیۆ فەرموون لەگەڵەوەی کە هەموو نوێنەری کۆمپانیاکان یاخۆ کەسانی کە لێرە ئامادەن هەمویان بە گەشتبینیەوە سێریان پێشانگایەکەن بۆی کە بتوانن بەردەوامی هەبێ بۆی کە تا بتوانن کارەکانی خۆیان لێران نمایش بکەن خۆشەویستانێمە لێرە هاتینە کۆتایی پرۆگرامەکەی خۆمان بەڵام ئەم پێشانگای بەردەوامی هەیە بە هیوای ئەوەی کە هەر کەسێک ئارەزومەندە یاخۆ خۆی ئێوە لە نزیکەوە پێداویستەکان و کۆمپانیەکان ببینە سەردانی ئێرە بکات لە شاری جوان ئەم پێشانگایە بەردەوامی هەیە لە کاتژمێر 11 هەتاوەکو کاتژمێر 5 و 6 ئێوارش کە لە ڕێگەی ڕێخەرەکانەوە ئاماژەی پێداوە هیوادارین کە توانی بێتمان کۆمەڵە زانیاری بۆ ئێوە بخەینە ڕوو